تیمێکی خۆبەخش بۆ پشتیوانیکردنی کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان لە ڕێگەی پاسی بانگەشەوە هەموو شار و شارۆچکەکانی هەرێم بەسەردەکەنەوە و لە ناو چین و توێژە جیاوازەکاندا پشتیوانی بۆ کاندیدەکان کۆدەکەنەوە. ڕزگار محەممەد کاندیدی هاوپەیمانی کوردستان داوا لە پیشەوەران و کاسبکاران دەکات دەنگ بدەن بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان بۆ ئەوەی تیمێکی بەهێز ڕەوانەی بەغداد بکەن. بەغدا ناوەندێکی گرنگە، ئێمە بەشێکی زۆر لە موچە و بودجەمان لە بەغداوە پەسەند دەکرێت. تیمێکی بەهێز لە بەغدا هەبێ بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵک لە موچە خۆران لە تەزیێکردنی بودجەی گشتی و نیشتیمانی زۆر گرنگە. خەڵک بچێتە سەر سندوقەکانی دەنگدان و کاندیدانی هاوپەیمانی هەڵبژێرێ بۆی تیمێکی بەهێز بچێتە بەغدا بۆ داکۆچیکردن لە مافەکانیەوە. هەروەها کاروان یاروەیس کاندیدی هاوپەیمانی کوردستان ڕایگەیاند بە هاوکاری دام و دەستگاکان هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەدەن و داواکاری هاوڵاتیان جێبەجێ دەکەن. تێگەشتیارێ بۆی کەم هەڵبژاردە بۆ عێراقاوە پرسێکی دەتەوەیمانێ لە عێراقێمە، بەڵام بەشێکی ئەم کاسب کارە بەڕێزانە گلەیانێ و بەشی زۆری گلەیەکانیان گلەی ڕەوایە ئەوەی کە شتی ئانی بێەوە بتوانین چارەسەریکەین لەگەڵ دامودەزەکان چارەسەرەکەین ئەوشی شتی قوڵ بێ هەوڵەدەی لە داهاتووە چارەسەریان بکەن بەشێکیان گلەی عاممان لە وەزعی خەڵک لە وەزعی کوردستان هیواداری کە بتوانین بۆ 4 ساڵی داهاتوو لە پەرلەمانی عێراق ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ بکەین و بۆ داهاتووش پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان بتوانێت گلەی و ناڕەزایی ئەم خەڵکە نەهێڵێ. لەگەڵ کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان تیمێکی خۆبەخش ڕۆژانە بە پاسی بانگەشە ناوچە جیاجیاکانی هەرێم دەگەڕێن بۆ پشتیوانی لە هاوپەیمانی کوردستان. وەکو تیمی خۆبەشی هاوپەیمانی کوردستان ڕۆژانە ئێمە دەرچوونمانەیە لە دوای دەستپێکردنی بانگەشەوە تیمێکی خۆبەخشین هەموو سەرجەم قەزا و ناحیە و پارێزگاکانی کوردستان بەردەوام ببین کە ئێستا خۆشبەختانە زۆری نەمان تاوا کردووە لەگەڵ لە هەر مەنتیقە و لەگەڵ کاندیدی ئەو باسنەدابین. خۆشبەختانە ئەمڕۆ پارێزگای سلێمانی بە کۆتایانی و ئەچینە پارێزگاکانی کەوە ئەوەی کە ئێمە گوای لە ئێمە کردوکە لەگەڵ تیمامە چووکەتە ناوپەیمانی کوردستانە دەتوانێت مافە دەستوریەکانی کورد بەدەستبێنێ موچە و بودجەی خەڵک بگەڕێنێتەوە. سروە محەممەد ڕەشید کاندیدی هاوپەیمانی کوردستان دەڵێت لە داهاتوودا کات لەسەر گۆڕانکاری لا یاسای کاردا دەکەن لە پێناو خزمەتکردن بە کاسبکاران و پیشەوەران. بێگومانی ئێستا ئێمە یاسای کارمانەیە کەوا تەنزیمی نێوان خاوەنی کار و کرێکارەکات ئێمە پێویستە لە داهاتووە کار بکەین لەسەر گۆڕانکاری لەو یاسایە کۆمەڵێ کە لە هەم لە بەرژەوەندی خاوەنی کار بێ هەم لە بەرژەوەندی کرێکار بێ و ئومێ دەکەین ئێمە پلیسی هاوپەیمانی کوردستانین بتوانین لە داهاتووە کاری باشتر بکەین سەقامگیری دروست بکەین کە ئێمە خۆمان دروشمەکەمان سەقامگیری بوجە موچە خزمەتگوزاری و یەکڕیزی نێوماڵی کوردە بێگومان بەڕێ یەکڕیزی نێوماڵی کوردیش ئێمە توانین سەقامگیری بۆ بازار و بە هاوڵاتیانمان دابین بکەین و ئەو بۆشایشی کەوا لە بەغدایە بتوانین پڕی بکەینەوە بۆی بتوانین بە تورەکەی پڕ خزمەتگوزاری و کار و چالاکیەوە بگەڕنەوە بۆ هەرێمی کوردستان. هەروەها هۆشیار عومەر کاندیدی هاوپەیمانی کوردستان ئاماژەی بۆ ئەوە کرد گەشتبینن بە ئەنجامدانی هەڵبژاردن پێویستە هاوڵاتیانیش بەشداری گەورە لە هەڵبژاردندا بکەن. دیارێمە گەشتبینین بە ئەنجامی هەڵبژاردن و ئەو ڕەشببینی و ئەو ناومێدەی هەندێک کەس بڵاوێک کاتەوە بە ئەنقەست وەکو ژەهرێک ئەوە نامانگەێنێ بە ئەنجام. پێویستە هاوڵاتیانی کوردستان لە هەموو کوردستان و لە پارێزگای سلێمانی بە تایبەتی لە هەولێر لە کەرکووک بەشداری گەورە بکەن لە هەڵبژاردنە چونکە دەنگنەدان هیچ شتێک چارەسەر ناکا بەدیلی نییە لە ئێستا و لە ئایندەشە جیلی پێش ئێمە هەوڵ و تێکۆشانی گەورەیان ناوە شەڕی سەدامیان کردووە پارتیزان بوون لە دەشتی گەرمیانە بەبێ بەنان و ئاو بۆ چەندین مانگ ئەوە زۆر سەخترە لەوەی ئینسان بچێت دەنگبار لەبەرەوە دەنگدان مافێکی خوایی و ئاسمانیە لە هەمان کەتە مافێکی قانونی هاوڵاتیانی کوردستان بەکاری بێنن بە یەکریزی و بە یەک بوونمان بزە و خەندەی نوێ دەهێن هاوپەیمانی کوردستان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێکێنراوە بە دروشمی بەیەکەوە بەهێزتر دەبین بەرەو بەغداد دەڕۆن لە پێناو خزمەتکردنی زیاتر بە خەڵکی کوردستان.